هاوڵاتیانی بە شەرەفی کوردستان، ئازادی خوازان وڵات پارێزان، ڕێکخراوەکان و هەیە جوولانە سیاسیەکان گەلەکەمان بە قۆناغی هەر هەستیار و چارەنووسازی خۆیدا تێپەڕ ئەبێت. پیلانگێڕێکی گشتگیر و زلهێزەکانی جیهان و دەوڵەتی داگیرکاری تورکیا لەسەر ئێستا و ئایندەی گەلەکەمان بەڕێوەچێت. پیلانگێڕی نێودەوڵەتی لەسەر کەسێتی ڕێبەر ئۆجەلان و لەسەر تەواوی گەلی ئازادی خوازی بەڕێوە برا. ئێستش بە هەمان بەرفراوانی و خێرایی خۆیەوە بەرامبەر دۆزی ئازادی و ڕەوای گەلی کورد درێژەی پێ ئەدرێت و دەیانوێت ئەنجامگیری بکەن. وەک چۆن زلهێزەکان لە سەرەتای سەدەی بیستەمدا کوردستان و گەلەکەمانیان بێ قوارە هێشتەوە و پارچە پارچیان کردین و ڕوبەڕووی کارەسات و سیاسەتی نوکۆڵی و قڕکردن کراینەوە. ئێستاش لە سەرەتای سەدەی 21دا هەمان ئەو هێزانە مەرامی نامرۆڤانە لەسەر گەلی کورد پەیڕەو دەکەن و لەگەڵ داگیرکاری تورکیادا کۆکن لەسەر ئەوەی کە ئەم گەلە بەژمەینەتە خۆری ئازادی نەبینێت و دیسان لەژێر چەپۆکی ڕەشی فاشیزم و شۆڤێنیزمدا دکتاتۆرەکانی ناوچەکەدا ژیان بەسەر بەرێت. زلهێزەکان بە هەڵکردنی گڵۆپی سەوز چاوپۆشی و پاڵپشتی بۆ ڕژێمە فاشیەکەی تورکیا ئەم ئەرکیان بەسەر چەتەی ئەردۆغاندا سپاردووە و تاوەکو بزاوی ئازادی گەلی کورد پاکتا و کات و دواتریش گەل و خاک و ئایندەمان سوتماک بهات. ئازادی خوازان ئاشتی خوازان ئەوە بۆ ماوەی 2 مانگە فاشیزمی ئەردۆغان بە سوپایەکی زەبەلاح بە هەموو توانایەکی تەکنیکی و تەکنۆلۆژی هێرش و داگیرکاری بۆ سەر باشووری کوردستان دەست پێ کردووە و هەرێمەکانی پاراستنی مێدیا بۆتە ناوەندی ئەو شەڕە و گەریلا و گیانبازانی ئازادیش بە بەرخودانێکی بێوێنە هەم دەمیانە ڕوبەڕی ئەم هێرش و داگیرکاریە بوونەتەوە. ڕۆژانە داسان و نەبەردی تۆمار دەکرێت. ڕێگە نادێت پیلانە گڵاوەکانی فاشیزمی ئەردۆغان لە باشوور سەر بکەوێت. خەڵکی ویژدان زوندی کوردستان لە باشووری وڵاتمان سەر ڕێ ئەو هەموو کێشە و خەیرانە کەڵەکوبوانەی لە سایت دەسەڵاتی ملهوڕ و ستەمکار و بەرۆکی گەلە ماندۆکەمانی گرتووە. دەبینین قەیران و ماڵوێرانی لە دەرگای ماڵی کوردان دەدات. پارتی دیموکراتی کوردستان بە دەستێکەڵکردن لەگەڵ فاشیزمی ئەردۆغاندا وەک سەرکێشی لە نانەوەی شەڕی نەگریسی کورد بە کورد ئەکات. ڕۆژانە سەنگەر لە گەریلاکانی ئازادی دەگرێت و هێز دەجوڵێنێت ئابلۆقەی هەرێمەکانی پاراستنی میدیا دەدات. هەموو ئەمانەش بۆ ڕازیکردن و ڕزگارکردنی دەوڵەتی داگیرکاری تورکیایە کە ڕوبەڕووی شکستی سیاسی و ئابووری و سەربازی گەورە بۆتەوە. شکستەکانی سوپای داگیرکاری تورکیا لە بەرامبەر گورزی کەمەشکێنی گەریلا سەرچەتای ئەردۆغانی ڕوبەڕووی دۆخێکی ئێستریا کردوێتەوە تاکە ڕێگا کە ئەوێت پارسەنگی شکستەکانی پێبدات خۆی ڕزگارکە لە زۆنگاوی لە هەرێمەکانی پاراستنی میدیا تێی کەوتووە. نانەوەی شەڕی کورد بە کووردا فاشیزمی ئەردۆغان ئومێدی خۆی سەر پارتی و بنەماڵی بارزانی هەڵچنیوە تا ئەم شەڕە نێگریسەی بۆ بکات. مەخابن ئەم هێزەش لە دوور لە هەموو بەهایەکی ئەخلاقی و نەتەوەی ئینسانی کەوتۆتە نێو ئەم پیلانە گڵاوی داگیرکاری تورکیا و ڕۆژانە سیناریۆی بۆ دادەڕێژێت بۆ هێرشکردنە سەر گەریلا. خەڵکی ستەمدیدەی کوردستان فاشیزمی ئەردۆغان دەوێت بە نانەوەی شەڕی نێوان کوردان و ڕژێمە بنبەستۆکەی ڕزگار بکات و هاوکات ڕای گشتی و جیهان بکات بە گشت کورداندا و بێت دۆست و پاڵپشتی بمان هێڵێتەوە. شەڕێکی وەها جگە لە ماڵوێران و کاولکاری پەرەدان بەستەمکاری و زڵم هیچ و دوقازانجێکی بۆ کوردان تێدا نییە. پێویستە هەمومان دیش بە نانەوەی ئەم شەڕە نەخوازراوە هەڵوێز وەربگرین. ڕێگە نەدەین چیتر فاشیزمی تورکیا لە پێناوی مەرامە گڵاوەکانی دۆزی ڕاوە مافداری کورد بەرەوداوە بەرێت. دەبێت هەر کەس و هێز و لایەنێک بە پرسیارانە و هەستیارانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات و ڕاشکاوانە خڵێستی خۆی نیشان بدات. سەرکۆنە و داگیرکاری تورکیا لایەنە شەڕخوازەکان بکات. بێدەنگی و بێهەڵوێستیشدا دیکەس نادات و دەچێتە خانەی خزمەتکردن بە پیلانی داگیرکاریەوە. پێویستە هەمومان ئەو ڕاستیە باش تێ بگەین کە ئەم شەڕە شەڕی داگیرکاری تورکیا و پارتی دیموکراتی کوردستانە بەرامبەر تەواوی خەڵکی شەرمەندی کوردستان. ئەم هێرشە لە کەسێتی پەکەکەدا هێرش بۆ سەر تەواوی کورد و ئازادی شەرمەند. گەر ئەم داگیرکاریە ڕانەگیرێت هیچ کەس ناتوانێت بە ئاسوودەی لە ماڵی خۆی دابژی. بۆیە بە هەمومان لە بەرەی ئازادی و بەرەی بەرخوداندا لە دژی بەرەی فاشیزم و داگیرکاری خیانەت بۆستینەوە. پێویستە ئیتر وجدان زیندوەکانی گەلەکەمان بجۆڵێت چیتر ڕێگە نەدرێت ئەو مێژۆ پڕ لە زوڵم و پڕ لە ناپاکیە دووبارە بێتەوە. ئێمە وەک کۆمیتەی ئازادی ئۆجەلان دووپاتی دەکەینەوە کە کلیلی چارەسەری کێشەی کورد لە ئیمراڵیە. هەتا گۆشەگیری و ئەشکەنگە لە بەرامبەر ڕێبەر ئۆجەلان بەڕێوە ببرێت نابێت هیچ کەس چاوەڕێی ئاسۆیەکی ڕوون بێت بۆ ئەم گەلە.
شکستی دەوڵەتی داگیرکەری تورکیا لە بەرامبەر ئیرادۆ بەرخودانی ڕێبەر ئۆجەلان وای کردووە بەم شێوەیە دڕندانەیە هێرش و داگیرکاری بۆ سەر باشووری کوردستان بەڕێوە بە بۆیە نابێت هەم ڕێبەر و هەم هەرێمەکانی پاراستنی مەدیا بە تەنیا بهێڵینەوە لێرەوە بانگەواز لە تەواوی وجدان زیندوەکان ئەکەین بانگەواز لە ڕۆشنبیران هونەرمەندان مامۆستان گەنجان و ژنان باوکان و دایکان و تەواوی ئازادی خوازان دەکەین بە دروشمی ڕۆژ ڕۆژی کەرامەتە ڕۆژ ڕۆژی چالاکی و بەرخودانە ڕۆژ ڕۆژی کۆتایی هەینان بە داگیرکاری خیانەتە خاوەندارەتی لە ڕێبەرمان و گەریلا لە شەڕبانانی ئازاد بکەیت کۆدەنگی و یەکڕیزی گەلەکەمان بەرامبەر داگیرکاری و هێزی وابەستە گرنگی ڕێگرتنە لە شەڕی نەخوازراوی کورد بە کورد و هاوکات گەرنتی سەرکەوتی هێنانە ئارای ئاشتی و ئازادی و دیموکراسی بۆ ئایندەی گەلەکەمان نەفرەت لە داگیرکاری فاشیزمی ئەردۆغان سەرشۆڕی بۆ هەرێمەکانی ئازادی سەرشۆڕی بۆ هەر هێزێک کە بازرگانی بە خوێنی کوردانەوە ئەکات بژی ئیرادەی ئازادی گەلی بە ناموچی کوردستان This war affects all of us. As in South Kurdistan, the different powers of the world are coming together to displace and murder our friends. Turkey has been bombarding the mountainsides, starting fires and deforesting huge areas of the landscape in Bashur. We cannot accept this ecocide in Kurdistan. Because of ecological destruction all over the world, the future of youth everywhere is in danger. Now we can choose. We either accept this destruction or we join the growing global struggle for a free and just future. All around the world, the youth are rising up to resist the exploitation of nature by our capitalist system and by that pose a threat to the oppressive powers. This oppression not only drives the ongoing colonization of the land, but also the colonization of women. This is evident from Turkey's Islamistic mercenaries who are using both sexual violence against women and ecocide as tactics of war. That is why women in particular have to stand up against the war. We do not accept that our sisters are being raped every day, and we stand in solidarity with every woman and all the people affected by this patriarchal war. ئەم جەنگە لە ئێستادا کاریگەری لەسەر هەمومانەیە لە کوردستانی باشوور هەموو دەسەڵاتە جیهانیەکان لێرەدان و بەیەکەوەن بۆ ئەوەی خەڵک لە شوێنی خۆیان بکەن و خەڵکی بکوژن تورکیا لە ئێستاە دەستی کردووە بە بۆمبارکردنی ناوچەکانی کوردستان ناوچە شاخاویەکان بە تایبەتی بەهۆی ئەم بۆمبانەوە ئاگرێکی زۆر و بڕینەوە و نەمانی دار و دارستانی کوردستان لە ڕووداندایە ئێمە ناتوانین ئەم جینۆسایدەی سروشتی کوردستان قبول بکەین ئێمە لێرەدا لەبەر ئەوەی کە ئێستا دنیا بەرەو گەرمبوو نەڕوات و کێشەکانی سروشت ڕوبەڕووی هەمومانە بێتەوە ئێمە وەکو گەنجان لە خەتەرێکی گەورەداین و داهاتوومان لەسەر زەوی لە خەتەرێکی گەورەدای و ئەمەش زیاتر ئەم خەتەرێتە خۆڵەکاتەوە لە ئێستا ئێمە ئەتوانین هەڵبژێرین ئایا بەم کاولکاریە و بەم هەڕەشانە خۆمان بەدەستەوا دەین یاخود دەست دەکەین بە دەست دەکەین بە دەستگرتنی یەکتری و کۆ دەبینەوە لەگەڵ هەموو هاوڕێ و هاوتەمەنەکانمان لە جیهاندا بۆ ئەوەی شەڕ بۆ ئازادی بکەین لە دەوروبەری هەموو دنیادا گەنجان وە هەڵدەستنەوە بۆ ئەوەی جەنگ بەرامبەر هێزی کاپیتەلیست و هێزی ئەوانەی کە ئەیانەوێت سروشتێک بدەن جەنگی ئەوانە بکەن ئەمانە هەمویان هەڕەشەیەکی گەورن بۆ سەر زەوی و هەموو هەڕەشن بۆ سەر ژیانی ئێمە وەکو گەنج لە ئێستاە ئەمە دیارە بەوەی کە بەکرێگیراوەکانی تورکیا کە لە ئێستاە بەکاردێنرێن بۆ دەستدرێژیکردنە سەر ژنی کورد و بۆ جینۆسایدکردنی خەڵکی ئێمە بۆیە لە ئێستاە زۆر گرنگە کە ژنان پێکەوە دەست بگرن و ڕوبەڕووی ئەم جەنگە ببنەوە ئێمە ناتوانین قبولی ئەوە بکەین کە خوشکەکانمان هەموو ڕۆژێک دەستدرێژیان دەکرێتە سەر و ئێمەش بە هاوخەمانە لەگەڵتاندا دەمێنینەوە بۆ ئەوەی کۆتایی بەم جەنگ و کاولکاریە بهێنی